التصويت على مقترح قانون التعديل الثالث لقانون انتخابات مجالس المحافظات والأقضية رقم 12 لسنة 2018. اللجنة القانونية دوایەوەی پەرلەمانی عێراق لە چەند دانیشتنێکی پڕ لە مشتومڕ و ململانێدا هەمواری یاسای هەڵبژاردنەکانی پەسەند کرد، پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نیگەرانی بە دوای خۆیدا هێناوە. چین و توێژە جیاوازەکان پێیان وایە ئەم یاسایە لە بەرژەوەندی کەرکووک نییە. پارتی لە ڕێگەی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانەوە مژدانەی بە خەڵکی کەرکووکدا کە یاسایەکی باشیان دەرچوواندووە، بەڵام یەکێتی نیگەرانە و بە دوو بەیاننامە مەترسیەکانی لەسەرەوە یاسایە خسە ڕوو. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت کەرکووک کراوە بە قوربانی بەرژەوەندی حزبی. بەڵێ دیارە لە دوای تێپەڕبوونی یاسای هەڵبژاردن بە تایبەتی ئێمە مەبەستمان کەرکووکە، ئەوەی تێبینیمان کردووە ئەتوانم بڵێم ئەو یاسایە لە جێی تموح و خواستی کورد نییە لەم ناوچەیە، یا ئەتوانم ڕوونتر بڵێم لایەنێکی سیاسی کوردی بەداخەوە مساوامەی کردووە بەرامبەر مساوامەی کردووە لەسەر کەرکووک و نەرمی نواندووە بەرامبەر دوو پێکاتەی تورکمان و عەرەب لە بەرامبەرەوەی تعویزی بۆ بکرێتەوە لە شوێنێکی تر. ئێمە ئەگەر باسی ئەوە بکەین ئەم یاسایە تا چەند لە قازانجی کوردی کەرکووکە بەدڵنیایەوە لە قازانجی کورد نییە، هەرچەنە پێشتر دانیشتن کراوە و قسە لەسەر ئەم یاسایە کراوە. من پێم وایە فێڵێکی سەریح و ئاشکرا لە ناو تێپەڕاندنی یاساکە هەیە. بە پێی هەمواری سێەمی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگەکانی عێراق سەرژمێری ساڵی 1950 کراوە بە بنەما بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەنجامی هەڵبژاردنەکان کاریگەری لەسەر دۆخی یاسایی و ئیداری پارێزگاکە نابێت. بەم پێیە بێت کورد ببێتە براوەی هەڵبژاردننیش ناتوانێت گۆڕانکاری ئیداری لە کەرکووک ئەنجام بدات. ئەو پۆستانەی کە کورد لە دەستی داوە بەهۆی هەڵبژاردنەوە گەر زۆرینەش بهێنێ هەر ناتوانێت بەدەستی بهێنێتەوە، واتە بەو شێوەیە واقعی ئێستا ئەمێنێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێک لە یەکێتییان لە پارتی لە ململانیەکانیان لەسەر کەرکووک لە پێناوی بەرژەوەندی خەڵک نییە، یان لە پێناوی چاکەی گشتیان لە پێناوی بەرژەوەندی نێتەوەی و نیشتیمانی. ململانی دوو حیزبن سەراعەکەن، ململانێ ئەەکەن بۆ شێوەی کە خۆیانیانەوێ هەندێک جارش سەرقالکردنی شەقام بە ململانەکانی خۆیانەوە. ئەنجامی هەڵبژاردنەکان بەوەی کە لە بەڕێ سەرۆکی پەرلەمان دەیخوێنێتەوە دەڵێت دەرەنجامی هەڵبژاردنەکان کاریگەریان نابێت لەسەر دابەشکردنی پۆستەی داریەکانی کەرکووک، بەڵکو پێویستە لە نێوان نەتەوەکاندا بە شێوەیەکی عادیلانە دابەش بکرێت. واتە هەڵبژاردن بکرێ و نەکرێن هیچ سوودێک بۆ هەڵبژاردن نامێنێ، هیچ سوودێک بۆ زۆرینە و کەمبینە نامێنێ، هیچ سوودێک بۆ دیموکراسیت نامێنێ و پێشێ لەکرێت لە بنەڕەتە ئەمە خۆی دژە بە بنەماکانی دەستوری عێراقی، دژە بە یاسا گشتیەکانی عێراق، دژە بە یاسا نێودەوڵەتیەکان. ئەگەرچی ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک هەنگاوێکی گرنگە، بەڵام پێدانی تایبەتمەندی و چاوخشانەوە بە تۆماری دەنگدەراندا نیگەرانیەکانی زیاتر کردووە. بۆیە چاوەڕوان دەکرێت مەترسیەکان لەسەر داهاتووی شارەکە زیاتر بێت و دیموکرافیای ناوچەکە گۆڕانکاری زیاتری بەسەردا بێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.